بله بینرین هجاو کم آماده بیدا اتو راسیم یا پروگرام جوارا پیشکشت کن یا تایبت پروگرام کردستان ستار. خۆشەویست ئەمە پرۆمەی کوردستان ستار بوو ئیتر لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی پرۆگرامەکە بەم چەشنە دەستی پێکرد. ئێستا توانرا لە دوتەی 6 مانگی کارکردن لە پرۆگرامی کوردستان ستار کۆمەڵێک ئەستێرە دروست بکرێ. کوردستان ستار یەکەمین پرۆگرامی هونەرینی لە کوردستان هەڵبەت لە کوردستان چەندین پرۆگرامی هونەری هەبوون بەڵام لە سۆری هەمووشانە کوردستان ستار توانی دەنگی تازە لە ناوچە جیاوازەکانی کوردستان بێنێتە ئارا و ئەمانە هەرچەندە ڕەنگە کەم تا زۆر لە ڕابردوو ئەزمونێکی باشی هونەریان هەبوو بێ بەڵام کێبڕکیەکان بە جۆرێک سەخت بوون ببوونەمای هەوێنی ئەوەی کە لیژنە دەزانین چۆن بڕیار لەسەر دەرەنجامەکانی ئەم پلێ بدەن کە چێن ئەوانەی ئەچنە پلەکانی کۆتایی کێبڕکیەکەوە ئەوەی کە جێی سەرنج و بایەخە لە دوتۆی پرۆگرامەکەدا دەنگی تازەمان بیست بارەمەدی تازەمان بیست گۆرانی بێژی تازە دەرکەوتن و هەموو ئەمانە بوون هەوێنی ئەوەی کە کوردستان ستار لە دوتۆی پرۆگرامەکانی کوردستان تێڤیدا هەنگاوی زۆر گەورە بنێت بۆ پێیکە کۆمەڵێک مامۆسای ئەزیز و خۆشەویست لە دوتۆی لیژنەکەدا بوونیان هەبوو توانیان بە تێچێن و ڕوانینی ئەوان بۆ بەشداربووان بۆ هەوێنی سەرکەوتنی بەشێکی زۆر لەو بەهرەمەند و دەنگ خۆشانی کە لە دوتۆی ئەمڕۆی کوردستان ستاردا براون هەرێک لە هاوکار سابر کە توانی پلەیەکەم لە دوتۆی کوردستان ستار بەدەست بهێنێ هەروەها بەڕێزان کاکە عەدنان تەیموور هەروەها دری ساڵح ئەمان لە پلەکانی دووەم بوون و وارۆکو لیژنەش باسی کرد ئەمان هەمویان دەنگیان خۆش هەمیان لە پلەکانی یەکەمن بۆ پێیکە تۆ گەیشتنەتەم قۆناغا و بەهێز و توانە و بەهرەکانی خوان گەیشتون لێرەوە پیرۆزبایتان لێکن دەستان خۆش بێ سەرکەوتوو بن جارێکی تر خەڵاس دەست پێکە زۆر باشە جارێکی بخێر هاتن دەستپێکی یعنی چاوە فکر کرد ئەڤ دەرباسی ناوی پرۆگرامی ببین و چاوە فکر کرد چ فکر بەوە هات کۆون دەرباسی ناوی پرۆگرامی ببینی کوردستان ستار توان بمایک قسە بکەم نادەنگێت هەیە کەرم وەڵاهی لە دەستپێک من نەمەزانی ینی کە بەرنامەیەکی وا هەیە و بەڵام لە ڕێ ڕەفیقێکمەوە پێیوتم کە بەرنامەی کوردستان ستار هەیە و سەدەسی پێ کردووە ینی ناو تۆمارکردنەوەوانە ڕاستیەکەی منش لە کفریەوە بەڕێکەوتم بۆ هەولێر ئەوە بزانم مانگینۆ بوو کۆتاییەکانی مانگینۆ بوو هەر کە یەکەم جار یعنی دەستم پێ کرد بە یەکەم گۆرانی و لیژنە زۆر زۆری بەدڵ بوو ئەنی ڕۆژ هاتیست نەوەستێک سەرهاتیت هیچ پرۆڤە و تەمرین و ئەو شتانم نەکردەوە بەس تۆ ئەزمونێکی باش دێ من ریسەرچێکم کرد تۆ قوتابخانەکانی مەقاماتت باش خوێندووە بە تایبەتی خورشیدی و قەتار و ئەڵاوێسی و ینی ئای ئەو ناوچانەی گەرمیان ینی پێشترش دەرکەوتووی وەکو لە فستیڤاڵەکانە هەستە کرد ئەمە شتێکی ئاسان ئەوێ بۆ دەرباز بوون لەم پرۆگرامە وەڵاهی خۆی ئەو ڕێگەیە ڕاستەکەی ئاسان نییە ینی هەوڵدانی زۆر زۆری ئەوێ بەڵام پێویستە یعنی هەوڵ بدەیت پێویستە بەردەوام ببی بەڵێ ئەو کاتی کە هاتم هیچ کێشەم نەبوو ینی بەبێ پرۆڤە و بەبێ هەموو شتێ ڕۆشتمە ژوورە و پلەیەکی باشم هەبوو لە زۆر باشە وەختا کۆتە یەکەم گۆرانی گوت لیژنە دەنگیتە پێوان خۆش بوو ئەستێتە چ بوو دەگوت ینی تە باوەری هەبوو بخۆ کۆتو بگەهەیە قوناغاداوی وەڵاهی بڕواایەکی تەواوم هەبوو بەخۆم بڵێ ئەو کاتە کە هات مەژوورەوە بە تەواوی بڕوام بەخۆم هەبوو باشە ئەم بێنە ئالیە میوانی دەژی بخێر هاتن بێژم ئەو ژوانی هاتیە بەڵێ ئەس خەلکی بۆ کوردستانە بۆ کوورم خەلکیوانم بەس لە دوو دژیم ماماکێ درێژە نە ساڵم تقریبا دونا ساڵە لەبێری خەڵکی کوردستانی کاکەدان تو بەرێ پشکداری پرۆگرامی تو چ پێشینەیەک هەبوون دێهونەردا تو سترانە دەگوت گوتناوە هەبوو بەڵێ من خۆ سترانت خوب خۆشیەتین ینی لای خۆمی چێکردین و بخۆ ئەوەیژی دکەم هۆزانە چێ دکەم شعرات نویسم پەیوێت خۆ چەند گۆرانی منێت هەین بەری بەرنامەیژمە هەر ئەف شولات کرد و پشتینگی جماعتێک برادەرێت من گوتن وەرە عەدنان بەرنامەیەکی هاتی دی پێک ڤەچ نەوێرێ کیڤەیە چاوەیە و مام گەشتی نەوێرێ حتا هاتینە بەرنامەی مە ناوێ خۆ نویسان دەست پێکا بەرنامەی کردنە گازی مەم چووینە بەرنامەی و ئەم
ناجح بوين مرحلة أول بله. أو كراش بري كم بو تیمەوە بەهێز بوو ئەمە یەک وەکی لە شوە ژوور مگوتم خۆ دامۆبیل نامنۆش نەژوور بەوە ناگوڵدەنگی بوو والله الحمدلله گەشت هەتا vێرێ و ئەت پیرۆزبایی برایەت خۆشت کەم هەمیەژی منیش پیرۆزباییتان لێ هەر سەر کەفتی بن ئینشەڵڵا باش. ئەوەیە مەسەلە بخێر هاتن ئەم بێ ناریێتە دریست تە چاوە بڕیاردات و بێ ناوی پروگرامی هەستێتە چێنوکە پێشیدا سڵاو و ڕێز بۆ هەمی خەلکی کوردستان لە هەر ئالیەکی بن و سڵاو و ڕێزت تایبەت بۆ کەناڵێ مەیە جوانی کوردستان تیڤ دەست پێکامەک و ئەوێ پرۆگرامێدا هەر زیاتر وان وێ سەردەمیدا زیاتر ئینسان وان پرۆگرامەیان وان ڕێکلاماش سوشال میدیا بینیت ڕاستی من ئینستاگرامێدا من دیت و من لینکاوی وەکر و من ناوی خۆ نوێسی ینی بەری مانگێکی ئەس بم بەریک و دەستە پرۆگرامە بکرێت ئەدیوان تەلەفۆنا من کرد و تەلەفۆنا من کرد ئەدی ئەم چۆینە پرۆگرامە و ئەوە کو جێ سەرنجێژی ڕاستی لێژ ناوی پرۆگرامی ینی گەلێک دلێمە بوون تایبەت مامۆستای عەزیز مامۆستای مامۆستا کەوت زاهر سەڵاو و ڕێزمە بۆوی هەنە و پرۆگرامە کوردستان ستار ڕاستی حەستکەم بەحسە هەندێک بکەم ینی بۆمە وەک ماڵێکی بۆمە دەرگە گەلێک باش بکە ئەم بشین ینی کاروانی خۆی هوەری و ئیشت خۆیت هوەری بکەین و تشتێکی دیژی جێ باسەیەک و باز بکەین وەرزە دوێ کوردستان تیڤ ئایندێکی نزیکدات ماوەکی نزیکدا بەرکی دەست بکات نزانم چەندە بەزابت بەس ئایندێکی نزیکدا دەست پرۆگرامێت وەرزە دوێژیکەین و پیرۆزباییژی دکەم بۆ ئەو هەڤالت خۆ ئەوێت کورد فینالت گەل مندا بووی هەروەها ئەوێت کورد مایژی بەری بگەهین فینالێ هەمی هەڤالت عەزیز بین خوشک و برایەت عەزیز بین سڵاو و ڕێز من بۆوان هەمیە هەنە باشکاری تۆ دەرلەوی بێتە پرۆگرام بەشێکی زۆر لەو هاوڕێ دۆستانی تۆ گۆرانی ئەڵێن دەنگ بێژن تۆ شازم هەر پێشتر گۆرانیت ئەو دوێنە بەڵێ پێشتر ئەموت پێشترە تو دوێنە زیاتر شتی مەجلیسی ئەڵێ یان شتی داوەت و ئەو بابەتانە والله بڵێ چۆن خۆی هوەر خۆشە ئینسان بە عامیانی هەموو شتێک بڵێ شتێکی مەجلیسی بێت داواتی بێت شتی هوەر بە عامی ینی بە هەموو شێوازەکانیەوە جوانە و خۆشە بەڕای من باش هاوکار ئەو گۆرانە نەما بڵێ لە یەکەمین بەرکەوتن لەگەڵ لیژنا ئەوزان سێ گۆرانیت وت ئەوزان گۆرانکی قادری سیاحیت وت بەڵێ مەقامێکت وت مایکێکە بەکار مایکە بەکار بێنە شتێک تێکەڵێت کرد تو دوێنە ستاندوتم یانی من بتسوتيني آهوناي من ستاندوتم عمري من بتسوتيني آهوناي من هتا كيمن بتشجم دوري هتا كيمن بتشجم نازت دعادكم شور جامن بتسوتيني آهونا دەستە خۆش زۆر سپاس باشە پرسەر لە ئەدنام بکەین ئەدنان گیان دیارە زۆر جار ئەو پرۆگرامانە بۆ حکومیەوەی کە ڕەنگە ئێوە ئەزمون و تەجربەی بەشداریکردنتان زۆر لەگەڵ کامێرا و بەرنامە و ئەو قەرەباڵغێنم چی بایخ و سەرنج بۆ ئێوانی هەستان بە ترس ئەکرد کە بەشداریتان کرد دەستپێکی زۆر ترس هەیە مەسەڵەن دەستپێکە من ئەس بەشداری پرۆگرامێکی دیش بمارۆسا ترس بووە ئەکی مرۆڤ چتە سەر پرۆڤەتان باش نەبوو پرۆڤەت مەسەلە مقابلی گەلێکە ڕاستی نەخۆشە زۆر مرۆڤ گەرم بیتەنەوە زۆر ئەوە کرد بڵێن پرۆڤەتە کرد گۆرانەکان ئەو گۆرانێک هەڵبژاردە بوو زۆر جا ئەڵی تۆ دوجار ڕیتمی ئەو گۆرانی ئەگەینکەینەوە گەلێک بارەکەن من مەرحەلەیەکی گۆرانیەکە خۆ گوت بوو پێی باوازت برای من مەتین فەهمی من ڕێز و سڵاوت هەیەم بۆ ئیژیم من سترانەکە خۆ کرد بۆ یان دوێرە گوت بۆ وێژایەکەش بۆ ئەش بێژم بکەمە دیاری
زۆر باش خلاص بەڕۆ ايه باشا عم بينا آلية برهمت ويعني ون نها فكرة تكن ون هزرات تكن ون شبكن تخازن شبلاني وهنا من ريزو صلالة كهيبو ما مستحيل كوزائر بقاوي أميت مجي لمكارك و هر ما مستحيل كوزائر بيجم دوهي تسرانك بروفات كريانش بله تسجيل ذكر؟ لا والله بس بروفا بواو بس هر او قرانية دي تشيكين إن شاء الله او چه قرانية؟ خودی گورانیه که چا بجمت یعنی به بادینی میاد چگیری تشتگی زور جواز آواز ما مستعد آنایا اوینیه یعنی چیه؟ سر اوینیه بله اوینیه بله تو بتنه یا؟ سر تانگوه بله تو بتنه دی گورانی بله بیش بس زور تنمه و برد مجهر اوجی پیک هوا انشالله ده تشتگی کارگی باشتر جی کن هر سیک من پیک و وفكر كريا كون كاركي هفش بكين بيكفا؟ بله انشالله بڕیار هەیە کارێکی هاوبەش بکەن کاکە دریس هەرێ بەدڵنیایەوە فاسمان کردووە سەمان لەسەری بەدڵنیایەوە. دا نەپڕێن لێگان ڕاستە مەسەر ئێوە 6 مانگە بێکەوەن زۆر جار ئەوە چۆن دەوترێت مێژوێکی جوانە بۆ ئێوە و دەکرێت پەرە بەم هونەرە بن تۆ بچتە دوو هۆک ئەوان بێنە ناوچەکانی گەرمیان کاک دیز بەهامان دڵنیاوە وەڵاهی ئێمە ڕاستیەکەی کە یەکەم جارێکمان ناسی ئێستاوامان لێ هاتەوە وەکو برامان لێ هاتەوە یعنی ڕۆژانە پەیوەندیەکەن بە یەکترەوە ئەگەر ڕۆژە پەیوەندی بە یەکترەوە نەکەین هەستەکەین کە نەقسیەک هەیە لە بینمان ڕاستی کاک دیز تۆ شتێکمان بۆ بڵە شتێکی خۆش ئەوەی کە زۆر حەزت لێت سترانەکی بێژە دلی خۆها بەسەر چاو باش بەر دەستەڵاتی من چی بوو نەردی بەختم وای هانی دەستەڵاتی من چی بوو نەردی بەختم وای هانی چرخی چەپ وای لێ کردوم تۆ بۆ خۆش دەیزانی چرخی چەپ وای لێ کردوم تۆ بۆ خۆش دەیزانی گوڵنیشان و گوڵنیشان ئەسمەر حاڵم پەریشان گوڵنیشان و گوڵنیشان ئەسمەر حاڵم پەریشان هەرچەم کەوتمە غەریبی ناشکێنم عاد و پەیمان هەرچەم کەوتمە غەریبی ناشکێنم عاد و پەیمان دەستان خۆش بێ دەستان خۆش بێ هاوکار بۆ هەمیشە ینی ئەوانەی دەست بە گۆرە نێوتنەکەن ئەگەڕێنەوە بۆ داوە ینی بۆ منە گۆرانەکانی مۆسای کۆچ کردو ماملێ تایر تۆفی قسێوە علی مەردان حوسێن علی محەممەد شێخ و تەحسین تاها محەممەد ئارەجس بۆ ئەمانە ئەڵێنەوە ینی پرسیارەکەوێ بۆ گەنجانی ئێمە هەمیشە ئەگەڕێنەوە بۆ دوا بەڵام ئەوەی ئەمڕۆ کە کەڤەرە گۆرانە کەڤەرەکانی ئەمڕۆ زۆر کاڵە بێتەوە ڕۆژێک دوو ڕۆژ دوی لێکدی تر ئەڕوا بەڵام ئەوانەی کە هەن واکو باسماکە ئێڵێنەوە ڕۆحی تێدا هەستی تێدا جۆرێک لە بەردەوامبوونی مۆسیقا و گۆرانی و ژیانی تێدایە پێشەکی هەموو وڵاتێ بە کللتور و هوەرەکەیەوە جوانە بۆیە ئەبێ ئەمەی کورد بە هوەرەکەمانەوە یعنی هوەرەکەمان بە هەموو وڵاتێ بناسیێنین ئەوش کللتوری هوەری کوردیە ئەو هوەرمەندانە بەڕاستی زۆر گەورە بوونە و پێشتر کارێکیان کردووە کە دووبارە نابێتەوە ئەوش هوەری کلاسیکە کە بەکاریان هێناوە بۆیە هوەری کلاسیک یەکێکە لەو هوەرانەی کە هەرگیز کاڵ نابێتەوە بۆیە یعنی من لێرەوە حەزەکەم هەرچی هوەرمەندێ هەرچی گۆرانی بێژێ هەڵ بدات دایمان ئەو هوەرەی بپارێزێ هوەری کلاسیک و هوەری کوردی زۆر باشە ئەس خوازم پرسیارێکی بۆ هەرسیکا بکەم دەوا بەرزاربوونەوە لە ناوی پرۆگرامیدا کازم بێژن چ خۆشترین مووقفت گەل بارودە و نەخۆشترین بەوەڵام باتەوە چ مووقفێک نەکوە خۆش بوو خۆش ئەوەیە من ئەو برادەرانە ناسیم بخۆ و ئەو مامۆستایەت پارێز من یاسین گەلێک کەسێک دیژلوێ ناسین ینی من چ جۆر نەدیت بوون هەنیا و
تشتي موقف خوش بو من أبيه أوان كاري بشكريات بكنو بله طبعا دامات بيقوي يعني يعني من نياسين جلك كست باش من نياسين بلكو حتى بيقوي أمرين بوري من هندك كست وصا باش نديتين جلك باشا تو موقفە كانت چۆن بوون ئەنی لە کات پرۆڤا لە کات تۆمارکردنی بەرنامە کە لەسەر ستەیج بوون چۆن بوو ینی هەستت چۆن بوو ینی هەستت بە سترێس ناکرد بەتەکید سترێس ئەبێت مووقفەکانیش خۆشی و ناخۆشی تێدا بوو بەڕاستی ینی بە شێوازێکی ئا مووقفەکان یادگاری خۆشمان هەبوون شتی خۆش ڕووداوی خۆش ڕوویاندان وەکو بڵێ سەفەرێکمان بەیەکەوە کرد کاتێکی خۆشمان بەیەکەوە بەسەر برد لە چیای کۆڕاک لەگەڵ تەواوی ستافی کوردستان سەروە بەشێک لە ستافی کوردستان تیڤی و مووقیفە ناخۆشەکانیش خۆشیەکە ئەو بوو کە کاک عەدنانیش باسی کرد ناسینی ئەو کەسە ئازیزانە ئەوە جێگای خۆشحاڵی هەمومان بوو بەتەکید بەڵام مووقیفی ناخۆش تا حدێک سترێس بۆ ئێمە ناخۆش بوو بەڵام بەسەری دەزاڵ ئەبووین بەڵام ئەوەی کە زۆر زۆر ناخۆش بوو بەجێهێشتنی کۆمەڵە کەسانێک بوون کە ئەوانەی لەگەڵماندا بوون ئەوە زۆر بۆ من ناخۆشی بوو بەڕاستی هاوکار چی شتێکی تر دایتۆ واللهی منیش ساتە ناکەین کە یەکەم بێ ئەو زۆر واللهی بۆ منیش زۆر ناخۆش بوو طبعا ڕاستێکی ئەو ڕەفیقانی کە لەوێ یەکترمان ناسی بەڕاستی یعنی زۆر خۆشەویست بوون لەلام یعنی کامبینی هەمومان بەیەکەوە یەکێ ئەچێتە سەرەوە ئەو دواشی ئەچێتەوە بۆ ماڵەوە ینی زۆر ناخۆش بوو بەلامەوە ڕاستەکەی ئەی خۆشترین مووقف چ بوو وڵا خۆشترین مووقف ئەو کە یەکەممان هێنا و ئەو برادرانەش لەگەڵمان سەرکەوتن و چوینە فیناڵی بەرنامە و ئەوە بۆ هەموو شتێ بوو بێم باشە دەما کۆتە ئەو خەڵات دەست بە ئێنا ناوێت هاتە هەلبژارتن ناوێت هات گوتن هەستێتە چ بوو دوێ وەختی تا یەکسەر هزراتە بۆ چ چوو یعنی ئەمکارم بێژن دوێ مووقفیدا بالضبط واللهی هەستێکە نازانم چۆن بڵێم ڕاستەکەی باس ناکرێ بەڵام زۆر خۆش بوو دەقەت باوەڕت کرد ناوێتە بێ هەڵبژارتن ئاها باسی پێش ئەوەکەی باسی پێشەوەکەی پێشەوەی ناوم بێنێت بەڵێ واللهی ئەو کاتە سترێزێکی زۆرم هەبوو تاوان نەمەزانی کێ و یعنی نازانم چۆن دەری بڕم بەڕاستی زۆر سترێز بوو هەر بۆ هەر سێکتانیشانی بۆوانی کە گەیشتنە پلەکانی کۆتایی هەست ناکەن ئێستا لەمەدا بەڕاستی بەرپرسیاتی لەسەر شانتانە بە تایبەتی هەر سێکتان و تۆش بە تایبەت کاکاوکە ئەم پلێ و ئەم پرۆگرامە و چونکە تێچوێکی زۆر کات ساتێکی زۆر ینی ماندووبوونێکی زۆر تاوەکو بگەیتەوە پلێ هەنی هەست ناکە لێرە بەرپرسیارەتی قورس لەسەر شانە دەکرێت کارێک بکەیت کارێک ینی بە هەر سێکتان کارێکی ڕەسەن کارێکی جوان کارێک بێت کەیتر بەڕاستی خەڵک شیای ئەو بێ گوێی لێ بگرێ طبعا والله ئینشاڵڵا ئێمە لە داهاتوودا هەوڵی کاری جوان و جوانترە دەین هەر لە ڕەسەنایەتی و یعنی هوەری تازە و ینی هەوڵە دەین کاری جوان بکەین و ئەو کەسانی کە دەنگ و کۆمنتێک یان لایکێکیان بۆ ئێمە کردووە هەوڵە دەین کە هەمیشە دڵیان خۆش بکەین و لەجی ئەو کۆمنتە جوانانە بین کە ئەوان نووسیانە باشە پەیوەندیاوە دگەلوان کەسێن میوزیکژەن و ئەستافێت گەلوەدا چاوا بوون ینی کۆنتاکەک باش هەبوو واللهی بەڵێ پێشتر کۆنتراکتمان هەبوو یعنی پێشەوەی کە گۆرانەکان بڵین ڕاوێژمان لەگەڵ یەکترا کرد و پێشەوە یعنی قسە و باسمان لەگەڵ یەکترە کرد بزان ئەوان بەدڵیانەیان ئێمە بەدڵمانە چۆن عزف بکریان چۆن ئێمە گۆرانەکان بڵین ماسەید ئەحمەد عاسفت بۆ بکە ئەزانی دەنگ خۆش نەبێ خۆش یەکە باش بوو بۆمان کاک عەدنان جومە لە بەرهەمێکی تۆ بێ جومە دەنگی تۆ نەبوو بابێن و لای تۆ فەرموو دێ ئەو گۆرانی بێژە من مەرحەلەی ئێک بەرنامەیە گوتی باش پێشوەکەم هەرسا هەڤینات گەلتە من بەسە وەستیام من عەشقاتە بەسە نەهێڵانتە بۆ من هزر و بیر فێل و درەوێنتە من بەسەر سیندت خۆم تەنە زڤرم پەرتوکاڤینامە بگرم دەبێک جاریژ بیر بکەم دەباس نەکەم هەتات مرم
سندت خوم تنازفرم پرتو کاوی نامه بگرم تبک جاری جبیر بکم تباس نکم هتات مرم دەنگێتە هەر هەبە دەست خۆشکاتمان ئەمە بەرهەمی خۆت بوو بله ئەمە بڵاو بۆ تۆ نیە بله دەستە خۆ دەکردە کلیپ بله زۆر باشە نەهاوە هەسرا چ کردیەک و هون یەکەم بەرهەمێوە چ بەیانی ئەس بێژم ئەف پرسیار بۆ هەرسیە یەکەم کلیپاوە یانشی بەرهەمێوە چ بە هون کارن و هەزر سەروەیەکی کردیەوە خودی بگاوه هرش ما ستایلکه بگاوه اوا اول که پس نشیم بکن نابێ بکەینە سوپرایز و یا کاک دریست که نم نشیم هرش ما ستایلکه هی و وکی دیجی مدفت بیتا سپرایز وەکی سپرایز و نەکارم بێژن هەرسی هەمەکان هەر لەلایەن مامۆستا عزیز مامۆستا کەوتجاهری بەڕێزەوەیە سڵاو مامۆستا ئاوازدانەری کورد هەوڵکە زاهیر ینی هەر یەکێکمان بەرهەمێکی زۆر باشی بۆ ئامادەکردین بەرهەمی زۆر جوانی بۆ ئامادەکردوین و ئەویش لە ئایندەیەکی زۆر نێزیک وایستە خەریکی کاری دەنگی و ئەوانەین و لە ماوەیەکی نزیکیش ئینشاءالله کلیپی بۆ ئەکەین و بڵاوێکەینەوە باش کاک ئەدریس لەگەڵ مەقاماتە چۆنی تۆ ینی مەقامت ئەوت لە بەرنامەکە زۆر جار ینی ئەزانین مەقامات بەرزنجمی زۆری تێدایە هەست بە سترێس ناکرد لە کاتی مەقاماتە بەتاکید سترێس هەیە بەڵێ بەڵام وەکو جەنابیشت ئێستا بەر لە ئێستا باست کرد کە باسی پرۆڤات کرد پرۆڤەکردن لەسەر ئەوانش ئەو شتانێکە دەتەوێت بیان لەی ینی تا حدێکی باش سترێس کەمەکاتەوە بەڵام لە مەقاماتیشدا سترێس هەر ئەبێ بەڵێ قورسە بەڕاستی مەقامات بەرنامەکە تۆمارکرا بوو حاڵەتانە کرد دووبارێکەنەوە چێ بوو یان نەبوو لە کات ڕێکۆردا تاوە کە ڕێکۆرد ڕۆی ڕێکۆرد نا ینی زیاتر نەدەتوانی ینی شتەکە ناتوانی تۆ کە بەرنامە ڕۆژ ڕاگررتنی تۆزێک بەڵام هەندێک جار ئەبینی حاڵی تەکنیکی هەر ئەکرێ هەندێک شت ئەکرێ پێویستە ڕابگیرێ بەڵام بە شێوازێکی گشتی زۆر بە شێوازێکی باش توانیمان مۆسیقات چۆن بوون باستە مۆسیقا بکەین ینی کۆمەڵک ژانیاری زۆر بە ئەزمون و باشە بوون ئەوانە ینی ئەحمەد کە سەرپەرشتیاری گروپەکەمان بوو و هەموو مامۆستانی ئاسیسکە لەگەڵ جەنابیان بوون پەیوەندێکی زۆر باشمان هەبوو و زۆر بەباشی توانیمان شتەکانمان ئامادە بکەین و بەڕێی بکەش بەرسێکتان شتێکی کوکتێلمان بۆ بڵێنانی هەرێکە وەکو باسی کرد عەدنان باسیکردێکی و ستایلی خۆی بەڵام تێک بکاتەوە تێک ها یەک بگرێتەوە دوچار باشە فەرموو فەرموو دوای هەرێکی تەحویلیکە نەکتر دێ وەرە قوربان ئارامی دڵان شتت کردم وەرە قوربان ئارامی دڵان شتت کردم وەرە قوربان شتت کردم عقلت بردم سوتم وەرە قوربان شتت کردم عقلت بردم سوتم وەرە قوربان دەستان خۆش بێ هەمیشەستنە بۆ ڕەسەنەکان زۆر باشە و کەڤن شتێت کەڤن فلکلۆر تایبەت سرانی کەڤنیێت وەکو میران ئاماژە پێداش بیر نەکەن هەردەم بکار بن سەروانژی کار بکەن تاوەکوش بیرە خەلکێژی گۆهداراژی نەچی بەس خوازم پێشم دەماکەوە گۆرانی دیگۆتن ئەو هەلبژارتنەوە بوو یانژی هەلبژارتنە لە ژنەیە بوو لە مەرحەلەی دووەم لەژنە بوو و دیفرۆت کەتە بەریکەمە ینی گوتن هەم بخۆ هەلبژێرن گۆرانیەکان چەند گۆرانیت گوتنەوە سێ چوار نه مەقسەدم مەرحەلەی سێ چوار مە بخۆ هەلبژارتن گۆرانی مەرحەلەی سێ ئێک بوو ئەبزانم تا بەشبوونی جوگرافیاش بوون منە لە سلێمانی بوون جۆرە ستایلێکیان لەژان لە دوهۆک و لە هەولێر مامۆستا بەڕێزەکان بوون ئەوانەی لە ناو لێژ نەبوون ئەوان
لەگەڵ لێژنە سێ مامۆسا ڕاهێنەرمان هەبوو یەکێلەوانە مامۆستا هێمن حوسێن مامۆستا بەیار مامۆستا ئاریۆس سەڵاو و ڕێزمان بۆ جەناب سڵاومان هەیە دەستیان خۆش بێ کاکە دریس هیچ گۆرانێکت وت تۆ حەز نەکرۆ بێڵی حەز کرۆ خۆت هەڵبژاردەی گۆرانێک بکەی بێڵیتەوە بۆ نەتوانە و دەنگی تۆ زۆر باشتر ئەوترێتەوە هەبوو ناوبەرنامەکەشت دۆش ینی وت بێتم بەڵێ حەز دێنە بۆ بەڵام وتوتە نە حەزم لێ نەبوو بێ ئەنە وەمزانی ئەڵێ حەزت دێ بێت عفو من نەخێر ناشتیوان نەبوو چونکە هەڵبژاردنەها کاتنا باس کرد لە قۆناغی دۆم گۆرانەکانی هەڵەبژارد ڕاستە بۆ بە گروپ شدانەوە بوو ڕاستە بەڵام پێشتر پێیان ئەوتین لە گروپ ینی ئەیان وت کۆمەڵە گۆرانی هەیە وایە لەسەر تۆنی دەنگتان لەسەر ستایلی دەنگتان ینی مشاوراتمان هەبوون لە گۆرانێک لە قۆناغی سێم تۆزێک لە هەڵبژاردننی تۆن من کێشەیەکم هەبوو و مامۆستانش باسییان کرد لە کاتی پرۆگرام هەر ئەوەندەیە بوو ئەوەندە شتە بوو کایانی بڵێم جێگای باز بێت باش ئەگینە باش بوو ینی قۆناغی دۆم قۆناغێک بوو وەزم سێمیش 5 ئەتانوتۆنی 5 قورس نەبوو بۆ ئێوە بۆی بتوانێت بەڕاستی دەنگی باش هەڵبژێری لەوێت چونکە ینی هەمووشی یەک کۆپلێوتۆ هەڵەز ینی ئەوزانی کۆپلەتانەوە زیاتر نەبوو ینی ئەم دووبارەکردنی کۆپلەت تۆزێک لەجاکردنەوەی دەنگەکان قورس وڵی زۆر قورس بوو ترسان لەوە هەبوو لەو قۆناغە بەجددی زۆر لە هەموو قۆناغەکان زیاتر ترسمان هەبوو ڕاستەکەی ئەوە بڵین چکە یعنی هەڵبژاردننی تۆنەکان بۆ یەک نابوو بۆ منە ئێمە 6 کەسین هەر کەسە و دەنگی لە تۆنێکا خۆی ئەبینێتەوە بۆ منە من لە تۆنێک کەسێکیکە لە تۆنێکی نزمتریان بەرزتر بۆیە لە تۆنێکدا ئەنرات معنی بەدەستی ئێمە نەبوو ستاندارد بوو داانراوە و هەروەها گۆرانیەک بۆ منە بۆ دەنگی من ناگونجیان بۆ دەنگی کەسێکی بۆ من ئەگونجیان بۆ ئەو ناگونجێن زۆر یەکتر ئەبوون بۆنو منە لە گروپی من کە بۆ شەر دکریانە ناوەڵە پەیوەندیمان زۆر باش چی تاوت گروپەکەی و چی گۆرانێک گروپەکەی ئێمە گۆرانی دادەلاند کە بەهەژی نەبوو شتێکمان بڵێ دێ عەدنان یارمەتیدا گۆرانی دەنگە دەژی خۆشە ئیران مامۆستای نەمر هونەرمەند ئایازا خۆی پێشکەشی ئەەکەم بە ئێوەی ئازیز فەرموو دادلم که بهجنه لای کره صبا بخوینه بنوینه لای دادلم که بهجنه لای کره صبا بخوینه بنوینه دوستران دنگی بلن بلارینه دوستران دنگی بلن بلارینه بیشه بابه ترینگه ورینه لای بیشه بابه ترینگه ورینه لای خۆش بێ بەخێر بێنەوە ڕوحی ئازی شاد ینی بەرهەمێکە چاوەرزی ساڵ دوانزە بانگی ساڵی کوێ لێبووری تێر نابی لەم گۆرانیە دەستان خۆش بێ مرتاح بوو لە هەڵبژاردنەوە گۆرانیە زۆر لەو گۆرانی زۆر مرتاح بووم زۆر حەزم عەدنان تۆ شۆنیە گۆرانەکانی مامۆستای زەخۆییە بەڵێ بوو من یا خۆش بوو ینی بوومە بەری بەرنامەی 5 سترام فڕێگرن هەر 5 دقەکی دەنگی خۆ تەزیلکەن و بوومە ڕێگەن وەک ڤیدیۆک و مەجبوو فڕێگرن هەڵبژاردن سەروە بوو گوتی ینی مامۆستاریوس من ڕێز و سڵاوێت باین گوتی برافەت سەر دەنگێت دەدێت مەسەلەن دوو فلان گروپێدا بە ینی ئەوان دابەشیانەکە بەڵێ ینی فلان سترانە دێ پتر خۆشتر بێژی و ئەوسا بوومە هەڵبژاردن و یا خۆش بوو بەس من کێشەکە مایکی هەبوو لێرێ مەرحەلێ دوێدا لێگەڤێ نەخۆشە تەگوڵ دەنگی خۆ نەبیتن تا ئاگالێنی ینی تەگوڵ دەنگی خۆ نەبیتن و زانی تو چت بێژی بەرمە سترانش بەرمە خەلات بوو بەس هەر باش بە ئەلحەمدولیلا من چ ئەوە دی نەکرد من سترانە خۆ هەر بەردەوام بووم هەتا خلاص بووی ماوە باش بوو
زۆر باشە هوند گەل پێشکەشکاران چاوا بوون وەکو بزانک و ئەوژی دینا ئەمکان بێژە ستران ینی سترانوی باش هەنە کاریەگەرێک ستران باش بێژە پەیوەندی ئەوت گەلوان چاوا بوو خودی پەیوەندیامەت گەلە باش بوو هەتا نوکەش هەر پەیوەندی مەگەل هەمیە هەیە و هەمیژی زۆر بەڕێزن لایمە وەکی دیژێ ئەما ئەفێت ماین vێگاوێ و یەت بەرین و کەژی یەت نەماینەت بەرنامەی دەژمە هەر ئاخفتنات گەل هەیت هەر تاغڤین و هەمیش برایەت منەوە زۆر باشە ئەم دێنە عالیەتە دەخوازکەین کۆ تو گۆرانەیەکی بۆ مەبێژە یا چاهر تۆفیق دە تشتێک ئامادەکردیە تو بێژی مامۆستا تایر تۆفیق عفو کاکێت ئەبژیل گۆر داخوازە دەرهێنەرە شليرة واي شليرة شليرة واي شليرة بون خوش واكليرة بون خوش واكليرة يا هستابم داري ماچي هستابم داري ماچي خوگو نحني وخيرة خوگو نحني وخيرة دەستان خۆش بێ بەخێر بن ئێمە تەنها 6 دقیقمان ماوە لەگەڵ ئێوەیە بابینە سەرەوەی کە پلانتان چیە بەڕاستیتانەوێت چی بکەن ینی جگە لە ئەو بەرهەمی کە بڕێرە بۆتان تۆمار بکرێ کاک عەدنان پرۆژەی هونەری هەیە دەست بە گۆرانی ئیترستی سینگڵ بکەیان ئەلبومێک گۆرانی بکەی بەڵێ ئەو کارت vێگاڤم دگەل مامۆستایت مامۆستا هەرکەوت زۆر پشتی وانامە هەندێک گۆرانیەتکەڤنێت هەین وەک بێژن یەت مامۆستار دەوانزا خۆی یان تەحسین تا یەت گۆرانیەتکەڤنن دێنیکەینەوە ئیشەڵڵا ماوەل بەرە جەکە هەڤیا خۆ دێ ماوەیەکی گێمدا ئینشەڵڵا دێ دەست خۆ بەین باش کاک دیسۆ چیت پرۆژەتان چێتانێت چی بکەن ئەوەی ئێستاکە لەبەر دەستمانە گۆرانێکی تۆزێک چۆن بڵێ عاتفیە ئەوەی کە کلیپی ئەەکەین و لە دوای ئەویش لەگەڵ هەر لەگەڵ مامۆستا هەڵکەوت حەزم لە کارکردنە لەگەڵ جەنابیان لێرەش دەمەوێت باسی ئەوە بکەم کە لە دوای پرۆگرام ویستم لەگەڵ جەنابیان کار بکەم بەرهەمێکی شادیشمان ئەبێت لە دوای ئەو بەرهەمەی و هەروەها بۆ ڕەمەزانی شتمان ئەبێت بەرهەمی جوان ئینشاءالله خەریکین لەمەودا هەر لەگەڵ ئەوانە ئیشەکە بەڵێ بە تاکید بۆ ئێمە گەورەیە ئەگەر لەگەڵ مامۆستایەکی وا ئیش بکەین شتی باش ئەبێ ئینشاءالله پلانی زۆر باشمان لەبەردەستە کۆمەڵێکمان باس کرد کۆمەڵێکیش بەوەی بە سوپرایز ئەمە لەسەر هونەرمەند میکایل قسە بکەین دوای لەگەڵ هونەرمەند ینی تێبینیەکانی سەرنجەکانی چۆن لەسەر ئێوە بەجددی چونکە ئەو ئەگەر نەچوو بە ناو گۆرانەکەونی ئەتوانی بڕیار باتیان قرار لەسەر هەندێک مادە و گۆرانی بدات وڵی مامۆستا میکایل مامۆسایەکی زۆر گەورەیە بەڕاستی من لێرەوە نازام چۆن وەسپی بکەم ئەو تێبینی و سەرنجانەی کە مامۆستا میکایل ئەیدا هەمووی لە جێی خۆی بوون ڕاستێکی لەسەر من سەرنجی داوە یعنی دەستخۆشیشی لێ کردوم بەڵام بەرچی شێوەیە دەستخۆشی لێ کردوم یان ڕخنەیەکی لە من گرتو بێ بەڕاستی بۆ من یعنی ئەزمونێک بووە شتی لێەوە فێر بووم زۆر باشە تا سۆزێک دابوو تو سترانەکێ بێژی لا بچەکی شادوە چ ستراندا یا هونەرمەند عەبدولقاهر زاخۆری تێگوت وایە باشە کە ئەمکە لەمە دایترە بێ گۆرانی خۆیان بڵێن هەلبەت ئارەزوو سڵاوت هەیم بوو مامۆستا عەبدولقاهری شوێرێ لە گۆرانیەکان دلێ من مریە ژینام تاریە پشتی تە جانانم ئەبژیان بچیە ئەفعامر بچیە تو نەبی دلبەرێ ڕۆژێت من بچێنە بەرچاوێت من نەبی ژینا من مرنە ئەڤیناتەوەکی دەریایەک ببنە سپاس دەستان خۆش بێ ئێمە کاتمان نەما کۆتایی بەرنامە بۆ ئێوە جێ هەڵین هاوکاریکە لەگەڵ کاکە دیسا هاوکاریکی یەکتر بکەن شتێکمان پێشکەش بکەن ئێمە ماڵ ئاوای ئەەکەین بەیەکەوە اتفاقەن لەسەر گۆرانێک و ئێمە
ماڵاوی لە بینەرانمانەکەین برانی خۆشەویست لێرە جێتانی هەڵین لەگەڵ ئاوێزای دەنگی براوەکانی کوردستان ستار هاوکارەوە دریس خواتان لەگەڵ هەمیشە شاد بن کامەران ئەم دەخوازە سەرکەفتنی بۆ میوانی خۆش خوازن و بۆ هەر گەنجێکی کۆ ئەدەف و ئارمانجیت پێشە ڕۆژی داهێنە بینەرین هێژە سبب مژارین جیاواز دهێنێت خزمەتەوەدا بخاترەوە باش فەرمووێ بە قسەی خۆمان تەواو کرد کاتی ئێوێ زۆر سپاس گۆرانێکی مامۆستای نەمر مامەڵێکە لە پرۆگرامی ژوتم لە یەکەوە ئایڵین فەرموو کاک هاوکار پەرێشانم من دەناڵێنم فرمێسکی چاوان دەبارێنم پەرێشانم من دەناڵێنم فرمێسکی چاوان دەبارێنم هەموو عمری خۆم لەسەردانە لە تاوانت بوومە دێوانە هەموو عمری خۆم لەسەردانە لە تاوانت بوومە دێوانە نازانم چۆنی بکەم چارە دەرمانی ئەو دڵا بیمارەیە بە بێهودا شێت و هەژارم بە دەردی دڵ من گرفتارم بە بێهودا شێت و هەژارم بە دەردی دڵ من گرفتارم